سلااوان لێبێ چەند ڕۆژی دیکە ڕەمەزان دەست پێ دەکا هەر کاتێک مرۆڤێکی وەکو من چوە دەرەوە ئیتر کەسانێک دێن لی دەپرسن بە ڕۆژیت یان بە ڕۆژینی جا وەرە بەشەر بتوانە جوابی بدەوە پێی دەڵێ بە ڕۆژینیم ئەڵێ بۆ بە ڕۆژینی پێی دەڵێ بە ڕۆژیم درۆی دەکەی مرۆڤ نازانی چی بکە وەرە تەماشای ئەو وێنەیە بکە وەرە تەماشای ئەو تێکستە بکە ئەوە لیژنەی فتوای حکوومەتە ئەکاڵێ ئەگەر حکوومەت نەیتوانی موچە بدە دەبێ فەرمانبەران خۆڕاگر بن یعنی وەکو شوان پەروەەر دەیگوت بەرخودان ژیانە ئەوە بکە کێشەکە لێرەدا ئەو کەسانە نینە ئەو مەلا خۆفرۆشانە نینە کێشەکە لەوەدا هەموو مەلایەنی مسلمان و هەموو کۆمەلگای مسلمانە چونکە هەموو کۆمەلگای مسلمان وا بیر دەکاتەوە کە ئەتۆ چۆنت بیر کردەوە ئیتر دەسەڵات بەو شێوەیە وێنەیەکت پێەدا و لەوێدا حەبست دەکات خەڵکی ئێمە بە تایبەتیش خەڵکی موسڵمان و نوێشکەر و محافەزەکار خەڵکێکە لە ڕووی فکریەوە زۆر ترسنۆکە یعنی خەڵکمان زۆرە زۆر ڕادیکاڵە لەگەڵ هەر ترپێکدا ئیتر پەرچەکردارێک داوێ تووڕە دەبی دەست دەوەشێنی جووتە لێدا بەڵام لە ڕووی فکریەوە خەڵکەکە زۆر ترسنۆکە ئێمە پێویستمان بە ڕادیکاڵی فکری هەیە نەوەک ڕادیکاڵی دەست وەشاندن و بۆکس وەشاندن و شەق لێدان و چەقۆ لێدان و هات و هاوارکردن و شتیوە کۆمەلگەی ئێمە لە ڕووی فکریەوە ترسنۆکە لە ڕووی فکریەوە ناڕادیکاڵە و هەر کۆمەلگایەک لە ڕووی فکریەوە ناڕادیکاڵ بوو ئیتر تووشی ئەم کێشانە دەبێت تەماشاکە ئایا من پرسیار دەکەم ئەوانەی کە سبەی لە من دەپرسن بە ڕۆژوو یان بە ڕۆژوونوی ئەوێرن بچن لە نوێژی جومعە لە بەرامبەر ئیمامی مزگەوتەکەیان هەڵسنەوە بڵێن ئیمام یان ئەوە تا ئەو لیژنەی فتوایە ڕیسوا دەکەی جوێنی پێدەی بە پێچەوانەی ئەو لێ فتوایەک دەرەخەی لە دوانێک دەرەخەی ویانیش من نوێژی جومعە چۆڵ دەکەم دەستمە درەوە ئایا مسلمانێکی وا هەیە دەیبینیەوە کەمە لە 100 ئەو لە 100ەکەش ناوێری خۆی شاردوتەوە کێشەکە لەوەدایە ئیتر یعنی کێشەکە لەوەدا نییە کە دەسەڵات دێ کۆمەڵێک مەلای خۆفرۆش و بە موچە دائنێ باشە ئەو خۆڕاگریە بۆ بە تەنیا بۆ خەڵک بێ بۆ مامۆستایان بێ بۆ فەرمانبەران بێ بۆ مەلای مزگەوت نەبێ بۆ عەلی باپیر نەبێ بۆ سڵاحەدین نەبێ خۆ ئەوانە کێشەیەکیان نییە لە موچە و لە پارە و ژنگۆڕین و ژنهێنان و شتیوە هیچ کێشەیەکیان نییە بۆ دەبێت شتەکە ئیلا بۆ فەقیر بێ لە هەموو شتێک وایە ئیتر لە هەموو شتێک وایە بازرگانێکی دەوڵەمەند دەکوژرێ هەموو خەڵک هەڵدەستێتە سەرجادە و دەبێ هەموو خەڵک بچێت دژی ئێران قسە بکا و دروشم باوێ و لە ناو تەوالیتەکاندا بنووسێ بژی کوردستان و بمری ڕژێمی ئێرانی تێرۆریست بەڵام کە سەدان فەقیر لەو شاخانە لەو دێهاتانە دەکوژرێن بە دڕۆنی حتا ئێرانی و بە تایبەتیش تورکی نابێ کەس قسە بکە بۆتانی خۆ پیشاندانیش بکەن بۆتانی هیچ قسێ بکەن نابێت لە ژووری خەویشدا باسی بکەن کێشەکە لەوەدایە ئیتر لەبەرەوەی کۆمەلگاکە لە ڕووی ڕادیکاڵی فکریەوە مردووە و ئێمەش پێویستمان بە ڕادیکاڵی فکری هەیە کاتێکی خۆش ڕێز و سڵاو